بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوشکو برایان ئامادەبوانی بەڕێز من ئەمەوێت چەند بڕگەیەکی کورتان عەرز بکەم لەم بابەتە کە پەیوەندیدارە بەم پرۆژەوە کە واوەکو سەنتەری پەرەپێدانی لاوان ئەنجامی داوە. یەکەم بڕگە سوود و قازانجی خوێندنەوە. بەڕاستی خوێندنەوە ئەبێتە هۆی بەرەو پێشچوون و پێشکەوتن و داهێنان و هەموو جۆرە پێشکەوتنێکی دینی و دنیایی خوێندن ئەساسەکەیەتی. دوو، خوێندنەوە ئەبێتە هۆی ئەوەی تۆ کاتەکانت سوود لێ ببینی، کاتەکانت بە فیڕۆ نەدەی، کاتەکانت لە ڕوویەکەوە سوودی لێ ببینی، لە ڕوویەکەوە لە شتی گوناه و تاوان و شتی هەتا مباحیشە بەسەر نەبێت و بەسەر تا تێ نەپەڕێت. خوێندنەوە وا دەیەکا کە واوەکو تۆ مەناعەیەک و بربەستێکت بۆ دروست بێ لە بەرامبەر بیر و باوەڕ لار و خێچەکانە و لە بەرامبەر ئەخلاق و ڕەوشتە نزم و خراپەکانە. خوێندنەوە ئەجر و پاداشێکی گەورەت بۆ دروستەکە لە لای خوای گەورە. فەرمودەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم یەکێک لەو کەسانە لە ژێر سێبەری عەرشایە شاب نەشأ فی عیبادەتی الله، گەنجێکە هەر بە گەنجی لە ناو عیبادەت و لەگەڵ عیبادەت و خواپەرسی و خواناسیە بژی و تێکەڵ بە گوناه و خەتاکان نەبێ و زۆر پارێزکار بێ کە ئەم کتێبەی ئەم بەڕێزانە دایاناوە ئەو بوارە یەکێکە لەو بوارانە ڕۆڵێکی گەورە ئەبینێ. پاشان قسەیەکی جوان هەیە، ئەڵێ بۆ یەکەم جار کە فیرعەونەکان مەکتەبەیەکی گەورە ئەکەنەوە لە سەر دەرگای مەکتەبەکە و کتێبخانەکە نووسیویانە هذا غذاء النفوس وطب العقول، یعنی ئەم کتێبخانەیە هەم خۆراکی دڵ و دەروونە هەم چارەسەری عەقڵ و مێشکە. یعنی خوێندنەوە لەگەڵ خوێندنەوە بوون هەمیشە بە سوود و قازانج تەواو بێ. وەکو عەرزم کردن چ بۆ ئەوانەی دیندار و ئیماندارن، چ بۆ ئەوانش کە واوەکو ئەهلی دنیان، هەر بۆ ئەوانش بە سوود و قازانج تەواو بێ. هەندێک گلەی هەیە کە لە موسڵمانان و وڵاتانی ئیسلامی و خۆشمانی بکەین، ئەویش ئەوەیە ڕێژەی خوێندنەوە زۆر زۆر کەمە لای ئێمە. یعنی بە راپۆرتێک کە واوەکو هەندێک دەستگای لێکۆڵینەوە کردویانە ئەڵێ لەم وڵاتە عەرەبی و ئیسلامیانە کە ئێمەش بەشێکین لەوان ساڵانە یەکەی نەفەرەکان ئەگەر دابەشێکی بەسەریانە ڕێژەی خوێندنەوە ڕوبعە لاپەڕەیەکە، یعنی بە هەموو خەڵکێکەوە. لە کاتێکە لە وڵاتێکی وەکو ئەمریکا تاکی ئەو وڵاتە 11 کتێبە خوێنێتەوە، لە بەریتانیا تاکی ئەو وڵاتە 7 کتێبە خوێنێتەوە. باشە ئەمە ئێمە بێ بە ڕێژە حسێ بکی، یعنی بە 80 نەفەرە و جا کتێبێکە خوێندنەوە. یعنی جاو کاتە بەراوردی کە لەگەڵ کەسێکی ئەمریکا چەندێک جیاوازیمان هەیە. زانایەکی کۆمەڵناس بە ناوی دکتۆر ویلیام کە عالمێکی ئیجتیماعی بەریتانیە کۆمەڵناسە ئەڵێ زۆربەی ئەو منداڵانەی کە ڕەوشت و ئەخلاقیان خراپە و تاوانبارن و خراپەکەن و لە ڕەوشتە جوانەکان دوورەکەونەوە لە ڕێی بینینی مسلسەلی خراپ و تەلەڤیزیۆن و سینەما و تۆڕە کۆمەڵایەتەکانەوەی خراپە بن کە بە ڕێژەیەکی زۆر لە سەدا 39 ئەو تاوانباری و ئەو خراپ وەکو لە ڕێلادانێکەوە تووشی گەنج و لاوەکانە بێت لە کچان و لە کوڕان بەهۆی سێکردنی تەلەڤیزیۆن و سەتەلایت و باقی شتەکانی کە لە ڕێی چاوەوە دەبیندێ. و شتێکی کەشم بینی لە شوێنەکەڵێ زانایەک، ینی دیراسێکی لەم ساڵانەی دوایە کراوە، ئەڵێ ئەو کەسانی کە خەریکی یا سەیری سەرگەرمی سەرقاڵی سیرکردنی فلیمە بەدڕەوشتەکانە بن خانەکانی لەشیان کەمە بێتەوە. هەرچۆنێک ئەڵێ کەسێک کە فێری عەرە خواردن و تلیاک کێشانە بێ ئەوەی کە سەیری فلیمە بەدڕەوشتەکانەکە لەوە خراپتر مێشکی تووشی داڕوخان و لە بیرچوونەوە و زەعیفبوونی زاکیرە بێ و معتادیشە بێ، هەر وەکو تلیاک کێشێ هەر وەکو عەرەخۆرێ ئەوە معتادە بێ لەسەر ئەو سیرکردن و بەدواچوونە هەمیشە بێتە بەشێ لە ژیانی ناتوانێت لێ دوورکەوێتەوە.